لەگەڵ دەرسی حەوتەمە بین لە زنجیرەی دیدڕوونی کە باسەکانی جیهادن لە ڕوانگەی ئەهلی سونەت و جەماعەتەوە. ئەمڕۆ ئینشاءڵڵە کە بڕگەی 11 باسەکەین باس لە ئەوەیە ڕێسایەک هەیە کە ئەفەرمێ هیجرەت تا ڕۆژی دوایی بەردەوام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صحیحە کە ئیمامی ئەحمەد لە حارثی ئەشعەریەوە خوا لێ ڕازی بێ گێڕاوێتیەوە لە لای ئیمامی ئەحمەد ژمارەکەی 16542 و لە لای ترمذی 2863 و هەروەها لای حاکم 1534 کە فەرموویەتی هذا حديث صحيح على شرط الشيخين ولم يخرجاه كشيخ ألباني رحمه الله لصحيح الجامعة جمارة 1724 داوتي وفرمويتي صحيح. أم حديث صحيحة أما يك بغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي وأنا آمركم ب5 الله أمرني بهن: السمع والطاعة والجهاد والهجرة والجماعة. يعني منيش فرمانتان ببيانت شد بي أكم كخواي قورة فرماني بيداون جۆڕایەڵی و ملکەچی و جیهاد و هیجرەتکردن و کۆمەڵکاری. هەروەها لە حەدیثێکی ترە ئەفەرمێ ئەویش کە ئەبوو داود ڕیوایەتی کردو ژمارەکەی 2465 لە لای ترمزیش 1064 لە معاویەوە جێڕاوەتە خوا لێیان ڕازی بێ و ئەلبانی رحمه الله لە کتێبی ئیرواء الغەلیل کە کتێبێکە تەحقیقی حەدیثەکانی مەنار السەبیلی کردو لە فقی حەمبەلیە لە ئیرواء الغەلیلە لە مجەلەدی 5 لاپەڕە 33 بە صحیحی دانا. ئەم حەدیثەشیانە فەرمێ: لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة ولا تنقطع التوبة حتى تطلع الشمس من مغربها. يعني هجرت كوتاي نايا تا او زماني توبة قبول كردن نامينه. توبة قبول كردن يش زمانك نامينه كخور لخور آوا وهلبه، يعني كي شكل نشانة كاني هاتني قيامة.